هەرێمی کوردستان و تورکیا جارێکی دیکە باسی کەینەوە چەندین لایەنی گرنگ هەیە کە پەیوەندیەکانیان تونند و تۆڵترەکات. لە ڕووی بازرگانی و ئابووریەوە ئێمە ئەمڕۆ جەختمان لێ کردەوە. هەڵبەت چەندین لایەنی دیکەی هەیە بەتایبەت لە لایەنی استراتیژیشەوە بە هەمان شێوە پێگەیەکی گرنگی هەرێمی کوردستان هەیە و چەندین جار کە سەرۆک بارزانانی سەردانی کردووە بە فەرمی ئاڵای هەرێمی کوردستان لەوێ دانراوە. ئەمەش بۆ خۆی پەیوەندی هەرێمی کوردستانە یاخود پێگەی هەرێمی کوردستانە لە تورکیا و بە هەمان شێوەش تورکیا کە ئێستا وەکو ئەندامێکی ناتۆ گرنگێکی زۆری هەیە لە جیهاندا کەواتە دروستکردنی پەیوەندی بازرگانی و سەردانەکەی سەرۆک وەزیران بۆەوێ لە دواتردا دەرەنجامەکانی دەرەکەوێت کە هەمیشە سەرۆک وەزیران هەوڵی داوە هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگ و تۆکمە بدۆزێتەوە و لە داهاتوشدا پایە گەورەکانی داهاتی بۆ هەرێمی کوردستان زیاتر تۆکمە بکات. سەبارەت بە لایەنە ئابووریەکان یاخود لایەنی بازرگانی و ئابووری هەرێمی کوردستان و ئاڵوگۆڕی بازرگانی میوانداری ئایات حەسەنمان کردو کە سەرۆکی ژووری بازرگانی دوهۆکە و بە شوێکی ڕاستەخۆ لە دوهۆکەوە لەگەڵمە بێت سەبارەت بە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی تورکیا و عێراق و هەرێمی کوردستان پرسیاری لێ دەکەم. سڵاوت لێبێت سەم کاتت باش دکتۆر یاخود ببوورە بەڕێز ئەمێ بزانم ئایا پەیوەندی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا ئێستا لە چه ئاستێکدایە بەتایبەت ئێوە کە ئاگادار و بەردەوام چاودێریەوەن کە بازرگانی و مامەڵە بازرگانیەکانتان لە ڕێگەی دەواازە سنووریەکانەوە لەگەڵ تورکیادا دەکەن و بازرگانانی ئەوێ چۆنە پەیوەندیەکان ئێستا؟ بله زۆر سپاس بۆ vê derfetê. Pirastî peywendiyet aborî û bazirganî navbera me û Tirkiya bû demekê zorê dirêj dizevret her piştî sala notoyekê piştî serhildana pîroz ku welatê yekem bû dewroberê me ku muamela bazirganî li gel Herêma Kurdistanê kir. Şîngê were alûgora bazirganî di zêdebûnê de ye. سرارای چندین کاودانت هاتینه کرن بله دروازه ابراهیم خلیل هر بردوام بی اوروکا بو 24 ساعت دروازه نافکاری دیا آلوگورا بازرگانی افساله برا و باشی ویا چونکی اف دروازه کو درگاه که سرکیه بو کمپانی و بو کارگاه ترکیه کو مال خطریکا هرما کردستان برا و باشور و ناوەڕاستە عێراقیش بن کو بازارێکی زۆر بەهێزە عێراق ji ber hindê jî em bînin ku zêdetir 85 sedê ku ew alûgora bazirganî li derwazê berêm xeyîltê dekirin bo Iraqê veçet ji ber hindê jî em wekû Herêma Kurdistanê wekû kertê taybet û kompaniyet Herêma Kurdistanê mifayê ji vê peywendiya bazirganî dibînîtû em bine wekû senterekê bazirganî bû hemî ew bazirganiya tê tekirin li Iraqê ku li parêzgeha Duhokê nexasima ku parêzgeheka Sinûriye tê te hinatedin bû hemî me em bînin alûgora bazirganî ku par nêzîkî 11 milyar dolara bî evroka Tirkiya berew beyne 20 milyar کەواتە ئەو قەبارەی بازرگانیە کە لە نێوان هەرێمی کوردستان تورکیا هەیە پێتان وایە وە خوێندنەوە هەڵسەنگاندنی ئێوە بۆ سەردانەکەی سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا ئەم پەیوەندیە زیاترەکات و ئەم قەبارەی بازرگانیە گەورەترەکات؟ بێگومان سەردانە جەنابێ سەرۆک و وەزیرانی هەرێما کوردستانê بۆ تورکیا ve ne cara êkiye pitir alûgora bazirganî behs dête kirin ekît babetê aborî û bazirganî ku babetekê serekî ye di guftugûyê wî de gel berpirsê Tirkiya çi Reîs Cumhur bîn an wezîr bû hindê ye ku peywendiyet me yê Herêma Kurdistanê li gel Tirkiya layê aborî de û bazirganî de pêstir lê bêt û ew pêngavêt ku hikûmeta Herêma Kurdistanê havêtiye kertê bazirganî û her wesa kertê we berhênanê bû nimûne dûhî cenabê serok wezîran li Hevlêrê ew Invest Kurdistan itlaq kir û ku ew xarîta we berhênanê li Herêma Kurdistanê dûhî diyar kir bû hemî cîhanê û bû nexasima bû dewroberîtme û bû kompaniyê Tirkî ku bên beşdariyê bikin we berhênanê li Herêma Kurdistanê çil kertê çandinê yan kertê pîşesazî her wesa kertê bazirganî kertekê zorê giring e çünkü em sinûrin gel Tirkiya
جبر هندي جك بازار عراق براستي كوكو تركيا بوان أولوية أم دبين الولايات الدوية بشتي ألمانيا كو صادرات تركيا بوتشن جبر هندي جك بيوندية بازرگاني نابينا تركيا وهريما كردستاني بو هندينا كو بجهنا بازارة عراقي اف ديدارة هني راستيو اف سردان جناب سروكي بو هنديا كو خدمتها بتر كومباني هريما كردستاني دينا كيرن هروسا باشا برزات تايبة الهريما كردستاني هاندت كو قال برز چه هرمی کردستان به و چه ترکیه بید دانوید که دروازه سنوریه کانیان فراوانتر بکن و آلگوری زیاتر هبید کەواتە لە ئێستایا چ کاریگەریەکی هەیە گەر دەواازەی سنووری هەرێمی کوردستان لەگەڵ تورکیادا فراوانتر بێت؟ بله دروازه سرکی دروازه ابراهیم خلیل خابوره براستی هول تینا دانش حکمت هریمان یا ترکیه کو اوی دروازه به فرحتر لبکن هنده چکی اول نافینا مدا خابوره کو پردی زیاتر سر اوی روباری بین چکرن بو هنده کو حجم آلوگورا بازرگانی کو زیاتر لبت براستی قرابالغا کا زور سر سنوری چید بد کو بو بار هرگلا جبر هنده جک اف بار هرگلت هنی گلک جارا گیرود بین مسافه کا دریش مینت سرای ده چونکه ریکیا برطانگه هکا افریقا بیت بر فرح کرن اکید کو بازار عراق و بازار کردستان تقبله هندید کد کو آلوگورا بازرگانی زیاتر لبت کو اشوی رقمی نوکا زیاتر لبت جبر هنده جک اوه پی تی وی اثر لاینت پیوانی دار چه حکمت هرما کردستانی گل ترکیه حکمت عراقی کو اوی بابتی کو بیت گفتگو کرن و چاره سر کرن کو برفرهیا سنورا زورا گرنگا دا بشت تقبل افزیده بونا بازرگانی نافبرامه و ترکیه پتر خوب ورگرد. باشە بەڕێز ئاات لە چەندین سێکتەری جیاوازە هەرێمی کوردستان و تورکیا بازرگانی هەیە گرنگترین ئەو سێکتەرانە کامانن کە ئەتوانرێت لە هەرێمی کوردستانیش لە ناوچەکانی دیکەی تورکیا بتوانێت بازرگانی بکات یاخود بازرگانانی ئێمە بتوانن لەوێ بە هەمان شێوە چۆن تورکیا چەندین سێکتەری جیاوازە لە هەرێمی کوردستان بازرگانی کردووە کەواتە ئێمە چۆن نتوانین لەوێ وە کام سێکتەرش گرنگە؟ بله براستی سکتر بازرگانی و ام دبینن کو بازرگانی هرما کردستانی زوربی وکالات نافدار ترکیه همی بوارده افروکا کمپانی و بازرگانی ما وکیلت وان الهرما کردستان و العراقی اف بنگاوه زورا گرنگه بو ماوی که درشتید کو اف باوریه نافبین بازرگانت ما و کمپانی ترکی درست بوده گلک اف مارکات ترکیش همی اتخوارنه بن آن ناف مالیه بن آن بینه سازی بن افروکا اوفیست وان وکیلت وان الهرما کردستانی هنه کمپانیت ما اف وکالت بدست خواه اینانه و کرت گشت و گزاری گزاره گرنگل نافبین ما و ترکی هم دبینن کج گلک جاره به همی سردان ترکیه کتیم بو گشت و گزاری هر وصا کمپانیت مید گشت و گزاری ام دبینن که ترکیه تیت نماره ایکی که خلک ما قصدا ترکیه کد بو مرما گشت و گزاری هر وصا بو کار بازرگانی گلک بازرگانیت ما افروکا اوفیست وان ترکیانا اقامه هنه کو کار بازرگانیت کن چل بندر ترکی و کو بندر مرسینه امش بیر نکن ترکیه ولاتک ترانزیت گلک کمپانیت ما افروکا گل ولاتت اوروپی کارت کن بله مال وان تیتا بندر مرسین و شویرج ترانزیت تیتا هرما کردستانی اوجب خوب کو بو ترکیه تیتا قلمدار کو ترکیه کار ترانزیتش گل مدکت براستی هر وصامات كردستان براستي بي تي في كارجه تركي لبينا درست كرن مال همي بارزجه هرما كردستاني دورت پیش سازیت هين اف دورت هني حكومت هرما كردستاني همي تسهيلات بو ترخان كريا كوبين وبرهنانا پیش سازي بكن كو كارجه خب بين نويره بتر دنيزي كي بازار عراقي به باشە بەڕێز ئاات حەسان سەرۆکی ژووری بازرگانی دهۆک بە شوەیەکی ڕاستەخۆ لە دهۆکەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان